دوابەدوای ئازادکردنەوەی شاری ڕوومەدی لە تیرۆریستانی داعش، تیمێکی سەر بە ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان سەردانی و شاری کرد و ڕوونی کردەوە. بە پێی ئامارەکانی بەردەستیان سەرجەم نەخۆشخانەوەی هێڵی شەمەندەفێر و بازاران خانووی هاوڵاتیان وێران بووە. لەو بارەیەوە لیزگراند ڕێکخەری نەتەوەیەکگرتوەکان بۆ کاروباری مرۆیی لە عێراق ڕایگەیاندووە بۆی داگیرکردنی شاری ڕوومەدی لەلایەن تیرۆریستانی داعش و دواتر ئازادکردنەوەی لەلایەن هێزانەکانی عێراق باوکاری فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی ئەو شارە بە تەواوەتی وێران بووە و هیچ شارێک لە عێراق وەک ڕوومەدی وێران نەبووە. بەپێی راپۆرتەکەی تیمی نەتەوەیەکگرتوەکان، زۆربەی باڵەخانە و خانووی هاوڵاتیان لە شاری ڕوومەدی ڕووخاون و خاپووری زەوی بوون، بە شێوەیەک لە هەر سێ خانوویەک وێران بوو و یاخود زیانی زۆری بەرکەوتووە. بەپێی راپۆرتێک کە ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان لە مانگی ڕابردوو لە ڕێی مانگی دەستکردەوە ئەنجامی داوە، لە ناوەڕاستی ساڵی 2014ەوە نزیکەی 5700 بینا لە شاری ڕوومەدی و دەوروبەری بە شێوەیەکی بەرچاو زیانیان بەرکەوتوو و لە هەمان کاتدا زیاتر لە 2000 ماڵ بە تەواوەتی وێران بوون. باز دەوەش کراوە هێشتا زووە باز لە مەسەلەی ئاوەدانکردنەوەی شارەکە بکرێت. بەو پێی تا ئێستا ئامارێکی ورد لەبارەی وێرانکاریەکانی لە شاری ڕوومەدی لە بەردەستدانە. لە راپۆرتەکەی تیمی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان ئەوەش خراوەتە ڕوو زۆربەی تەقینەوەکان لە باشوور و ناوەڕاستی شاری ڕوومەدی بووە، بەڵام دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا وێزگەی دابەشکردنی ئاو لە شارەکەدا چاک بکرێتەوە. باز لەوەش کراوە دەکرێت 4 ناوچەی شاری ڕوومەدی بۆ گێڕانەوەی ئاوارەکان دەستنیشان بکرێت بە مەرجەیەک حکوومەتی ناوەند لە ڕووی ئەمنی و پێشکەشکردنی خزمەتگوزاری هاوکاری ئاوارەکان بکات. هەرچەندە لە ئێستادا شاری ڕوومەدی و بەشێکی زۆری ناوچەکانی پارێزگایانبار لە تیرۆریستانی داعش پاکراونەتەوە، لەگەڵەوەشدا بەشێکی زۆری هاوڵاتیان کە پێشتر ئاوارەی ناوچەکانی تری عێراق بوون بەوەی خراپی ڕەوشی ئەمنی و نەبوونی خزمەتگوزاری سەرەتاییەکان نەگەڕاونەتەوە بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان.